پێشمەکە و سوپای عێراق دەستیان بە کاری هاوبەش کرد و پێکەوە ئۆپراسیۆنی سەربازیان دژ بە تیرۆریستانی داعش ئەنجامدا. پەلامارەکانی دوو هەفتەی ڕابردووی تیرۆریستانی داعش یەک ڕێگای خستە بەردەم هێزی پێشمەرگە و سوپای عێراق کە ئەویش ڕێگای پێکەوە کارکردن و هەماهەنگیکردنە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کردەوە تیرۆریستیانەی کە داعش لە ناوچە کێشە لەسەرەکان ئەنجامی دەدات. سەعات 5 بەرەبەیان لە محوەری یەکی گەرمەسێری هێزی پێشمەرگە دەست بە جوڵەی هێزەکانی کرا. بە قوڵای 15 کیلۆمەتر بە 4 ئاڕاستەی جیاواز لە ڕۆژئاوای خانەقین و باکووری جەلەولا گەڕان و پشکنین بۆ هەموو ئەو جێگایانە دەستی پێکرد کە گومان دەکرا مۆڵگەی داعش بن. ئامانجبان لە ناوبردنی داعشە لە ناوبردنی ئەو کەسانن کە لە دەرەوەی قانونن و پاکردنەوەی ئەو ناوچانەی کە گومانی تیاکرێت داعش کردوێتی بە مۆڵگای خۆی و ئەمە لە قۆناغی یەکەمە قۆناغێکی زۆر باشە. بە پێی وتەی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی پارێزگای دیالەی سوپای عێراق ئەمڕۆ لەگەڵ پێشمەرگە قۆناغێکی نوێیان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دەست پێ کردووە و بەردەوامیش دەبن. فەرماندەی لیوای سێی هێزی پێشمەرگەش دەڵێت لە چوارچێوەی ڕێکەوتنەکانمان ئێمە لەگەڵ سوپای عێراق دەتوانین کاری گرنگتر ئەنجام بدەین. هذا اليوم القطاعات الملحقة بها بتنفيذ واجب مشترك مع قيادة المحور الأول والثاني بيشمركة. ئۆپراسیۆنەکانی دیالە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی میحوەری 1 و 2 پێشمەرگە ئۆپراسیۆنێکی هاوبەشمان دەست پێ کردووە. ئێستا ئێمە لە میحوەری 1 پێشمەرگەین. ئەم ئۆپراسیۆنە پشتیوان بەخدا بەردەوام دەبێت بۆ ئەوەی با تاوەتی پاشماوەکانی تیرۆرستانی داعش دەستگیر بکەین لەم ناوچانەدا تاکو بتوانین ئاسایش و ئەمنیەت بۆ میحوەرەکانی پێشمەرگە و ناوچەکانی تر دابین بکەین. ئەمڕۆ ئەو ئۆپراسیۆنەمان بۆ ئەوە کردووە ئەو بۆشای ئەمنی کە هەیە نەمێنێت و پڕ بکرێتەوە. ئێمە لە چوارچەوەی ئەو کۆبوونەوانەی کە لە میحوەر و لە ئەنجومەنی باڵای وەزارەتی پێشمەرگەوە ئەم ئۆپراسیۆنەکەین و تا ئێستا ئاستی ئۆپراسیۆنەکە زۆر باشە و تەمەنا ئەکەین لە ئایندەیە بەرەو پێشتر بڕۆت. لەم ئۆپراسیۆنەی ئەمڕۆ لە میحوەری گەرمەسێر هێزی پێشمەرگە بە 1 لیوا و سوپای عێراق بە 2 لیوا و لە میحوەری نەقشبەندیش 2 لیوای پێشمەرگە و لیوایەکی سوپای عێراق بەشدار بوون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.